بەلای خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگاکەن سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی ماچ پێیام بە خزمەتی ئێوەی ئایز و خۆشەویست شاد دەبمەوە. لە بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر دەپرسم چۆن ئامادەکاریان کردووە بۆ جەژن بە ڕۆژانی جەژن چۆن بەڕێ دەکەن. ئێستا بە تایبەتی کە جەژنی قوربانە چەندێک گرینگە ئێمە ئەگەر توانای قوربانیکردنمان هەیە قوربانی بکەین وە سەرەتاش لە یەکەم ڕۆژی جەژن ئێمە بچینەوە مزگەوت کە لە مزگەوتین دوای نوێژی جەژن دوای ئەوەی کە مامۆستا وتار دەداتن ئێمە تەوقە لەگەڵ یەکتری بکەین گەردەنی یەکتری ئازا بکەین و پاشان کە گەڕاینەوە ماڵەوە جێژنەیەکی زۆر گەرم و گوڕ لەگەڵ یەکتری بەڕێ بکەین و سەردانی دۆستان و خزمان و ئایزانی خۆمان بکەین. ئێوە لەگەڵمان نابن من لەسەر جەژن لەگەڵ بەشی لە وڵاتیان دەکەم بابزانمەوان لەو بارەوە چی دەڵێن لەگەڵمان نابن. الحمدلله پێشوازێکی باشمان کردیان لە ڕووی شیرینی دروستی کردن و ناو بازاڕکردنیش دە بۆ منداڵان جێمان نەدایێت ئەوەی کە پارەنی قەیرانە دڵی منداڵەکان هەر خۆش دەکەین. ئامادەکاریەکان چییە و زرکە و بەرگە و نانە و سەردانی زمانە و دانیشتنی نایە جێژنەی جێژنە دانیشتنی ئەوەنی پێ بکرێت سەر لە خزم و زیران و برادەران بێت. سلام علیکم. سلام سەرچاوان بەخێر بن بەڕێز من سەلامەت بەڕێز بابزانم نزیک دەبینەوە لە جەژن چۆن خۆتان ئامادە کردووە؟ وڵای لە خۆی بەزیادبی جژنی مسلمانان بە خۆتان دەزان دوو جەژن الحەمدولله پێشوازێکی باشمان کردیان لە ڕووی پاک و خاوێنی لە ڕووی سەردان خۆمان ئامادە کردیان لە ڕووی شیرینی دروستی کردن و ئێوە هەروەها ناو بازاڕکردنیش دە بۆ منداڵان. خۆ دەستان خۆش بێ ئێوە بە گەرم و گوڕی واتون بۆ بازار. الحەمدولله لە خۆی بەزیادبی جێمان نەدایێت ئەوەی کە پارەنی قەیرانە دڵی منداڵەکان هەر خۆش دەکەین بەتەئکید جێژوازی جەژنی خۆمان هەر دەکەین ئینشاءالله. بۆچ ئامادەکاری لە ڕووی پاک و خاوێنی و شیرینی و باپاکەکە ماڵەوەتان بەتەئکید ئاناو ماڵ هەموو دەرهینان و خاوێنکردنەوە ئەو شتانە ئەرکتان قورسە قەینە مشکلەمان نییە دوو جەژنە ئاری وڵە جژنی ڕەمەزانان قوربانان هەر ئەو پلیسەش بەتەئکید ئێستا چلۆمدانە بیکەم ئینشاءالله. یارمەتی دەدا وڵە هەر بخۆم بدوو کچەکەم ئاری وڵە زۆر باشە ئەوە خواردنت ئامادە کردیە و ماڵیشت پاکردەوە ئەی چەندێک سەردانی خەڵک دەکەیت؟ بەتەئکید سەردانی ماری خەسوو ماری شبرایەکانم ماری خوشکەکانم ئەوانە لەگە خەسوود باشی الحەمدولله لە خۆی بەزاد بیتن زۆر باشن الحەمدولله. چ شتێکی جەژن لەکنەت و زۆر خۆش و تایبەتە؟ واللهی جژنی قوربان تایبەترا چونکە لە بەوەی حەج دەکرێ قوربانی دەکرێ ئەوە زۆر مهمە ئەوە زۆر مهمە بەناو گەوانەی کە خوا پێداون قوربانی بکەن ئیشاڵڵە خۆمان قوربانی کەس ئامادەکە لەگە خوا قسمەت بکات سەلامەت ئەری وڵڵە تەئکید زۆر لە مێژە ئەخ یەک دوو ساڵە پیاوەکەشم قوربانی نەکرد بوو ئەو سەر خۆمان ئامادە کردی ئیشاڵڵە ڕێزی سەلامەت بی. بابزانم ئەتوو ئەوڕۆ لەگە داکتە هاتی بازارێ بەتەمای چ بکڕی چ بکڕی هات مقاتی بکڕۆ کڕیەت و قات درێت بە چ شتە خۆشە لە جێژن درێت بە چ خۆشە ڕۆژانی جەژن چ دەکەین؟ گەمەی دەکەین لەگە چێ؟ لەگەڵ ڕۆژانی جەژن ئەی بابزانم چێ جێژنانت دەداتێ؟ باپیرموان باپیرەتوان خۆشت دەوێن زۆر دەستت خۆشی ئەتو ترت بەچ خۆشە؟ بە جێژنەی ئەوڕۆ هاتی چ بکڕیت جلو بەرج بکڕن؟ ڕۆژانی جەژن چەندە یاری دەکەی خۆت بە یاری سەرقاڵ دەکەی؟ چ ئامادەکاریەکەت کردووە بۆ جەژن و جەژنی چۆن بەڕێ دەکەی؟ جەژن وڵا ئامادەکاریانی بەس دۆخم یان لە مارێش لە مارە وڵا ئامادەکاری هەردەبی بکرێت لۆ جژنی جژنە ڕۆژێکی زۆر خۆشە و لەلایەن مسلمانە ڕۆژێکی زۆر گەورەیە و ئامادەکاریەکان چییە و جرکە و بەرگە و نانە و سەردانی خزمانە و چەند دل بۆ خۆشە کە سەردانی خزمان دەکەیت؟ زۆر سیلێ ڕۆحمە ئەوە یعنی کاتی دەچی هەرمارە میوانەچی پێشوازێکی زۆر چاکرد لێ دەکا زۆر کە کاتی بێتە ماریشەدەی پێژی یعنی دڵخۆشیەکە ناتوانانی بەسفی بکەیت. ئەو پەیوەندی کۆمەڵایەتێکی هەیە لە ناو نەریتی کوردەواری چەند پێویستە بیپارێزن ئاوا سەردانی یەکتری دەکەین؟ بەخوای بەس دۆ جێژنانمایە ئێستا با گەرم و گوڕیکەینەوە ئارێ وەڵڵی بەس دۆ جێژنان یعنی زۆر دەگەڕێیان کەم
دەگەڕێن بە زۆر ناوەڵڵا لۆ خزمە و کەسە و داکە و بابە و مارە خەزوران هەر ئەوەندێ زیاتر نا سەردانی برادەرەکانت بکەیت چەندریان پێخۆش دەبی دەرەوە ئەو هاوڕێ ئازیزە مەناتەکیمان ئەخە برادەرەکان زۆربەی زۆری دەڕوا هەموو ئێستاکەیان دەستە مەزرعایان سەفرێ دەرێن گەرمایە سەردانی جیرانەکانت دەکەیت جیرانەکان هەسبێنە زوو دەچین ئینشاءڵڵا زۆر خۆشە بۆ نوێژی جەژن بۆ نوێژی جەژنەوە هیچ سبێنێ کە دەبی ئامادەبی دەبی ئامادەبی ئەگە مسلمانبی دەبی ئامادەبی گەردن ئازادی گەردنی و خەڵکە ئازاد هەموو گەردەنی هەر هەموو خەڵکەکی ئازابی ئەوەی حەقی لەکنە منە گەردەنی ئازابی لە هەموو لاش لە ڕووی پارەی لە ڕووی خواردنی لە ڕووی هەموو شتەشی هەندێک دابوونەری هەیە لە جەژن بۆ منە خەڵک ئەنجامی دەدا چەند پێویستە وازی لێبێنێ بۆ نمونە سەردانیکردنی گۆڕستان لە یەکەم ڕۆژدا یەکەم ڕۆژ نابی یەکەم ڕۆژخوای گەورە ئەو جێژنەی کە دانا جێژنەی عنی دڵخۆشی بەخۆ دوو جێژنەمان هەیە یعنی دڵخۆشی ئەتو دەچی دری خۆت ناخۆش دەکەی ڕۆژی پێنجشەم بڕۆ ڕۆژی ئالفە بڕۆ قەیدی ناکە بەرام ڕۆژی جێژن لە زۆر دەرکەماندا ئێستا دێن کاکەوانە تازیان هەیەیان چوونە سەقەبران یعنی کە دەستی دری هەر ساردە با بە مردنیش بەدەست خوددایە ئەو جێژنەیە جژنی قوربانە ئەوانەی کە خوا پێداون چەند گرینگە قوربانی ئەنجام بدەن قوربانی وەڵاهی شتێکی زۆر زۆر گرینگە زۆریش گرینگە بەرام نەبوونی بڕۆکەک باری بەسەدا هەمان ئەوانەی کە هەیتیان ئەوانی هەیتانەوە هیچ وڵای ئەوانی هەیتیان ئەوەی مسلمانێکی ڕاستەقی نەبی و خۆی یەکلای کردی تۆ لەگە خوا هیچ پرسیاری ناوێ بەنهێنی دەکڕی هەر لە منتیقی خۆشی ناکاتە خێر لە کۆرانی خۆشی ناکاتە خێر چی تێدا با خەڵک بزانێت توش قوربانیت کردی خێرە یعنی ئەگە بزانی احتیاجە بەرام هەندێکیش ماشاءالله خوش پێدایە چەندە گرینگە داک و بابانەی کە منداریان هەیە بۆ نمونە لە یەکەم ڕۆژە هەندێک یاری هەیە بۆ منداڵەکان نەیکڕن وەکو ئەوەی خەڵک بێزار دەکەن تەقتەرە فڕێ و دەمانچێ و زۆر وڵایە من داوا لە داک و بابەکانیان دەکەم ترسێکیان بدەنێ بەڕاستی یعنی نیان بەو جێژنەیە هیچ خۆشەکی نابینی دەگەڕێی دەسوڕێی هەر قەتەکەن با توجارەکان قەتەکەن نینە ناخۆ باکە کە داماننا حکومەت هێشتی حکومەتەوە ڕێ پێدا بەسە تو بە خۆت مینە شتەکە زەرەرە بمینە ئەو پارە ئارامە مێخە ناوبەرچ خۆت سلام علیکم السلام ورحمة الله وبركاته بخير سلامەتی ڕۆژانی جەژن بەێ بابزانم چۆن بەڕێ دەکەی سەرەتا دەچێ مزگەوت ڕۆژی جێژنە سبەینە زوو هەردەستی دەستێژە دەشۆی ئەگە کابرا قورآانی بخین بۆ خۆی دوو سەرەتە قورآانی دەخین ئەگە دەستە مزگەوتێت جەماعەتەکەی نوێژەکەی دەکا وەچی لە نوێژی بێ دێتە دەرێ جێژنانەکەی دەکەن و دێنەوە مارێ لە مارش لە ماری خۆش جێژنانەکەی دەکە ئەو زار بلەگەت جەماعەتی هەتا ئێستا و عادەتە لە مەحەلەکان وایە بدە 15 کەس جیرانەکان بەگەرێدا مارەکان هەمووی دەکەین و جێژنانەکەن دوین و ئەوزە دوادەینەوە مارێ و ئەوە مالەکەنەما دوادەینەوە مارێ ئەوزا سەردانی خزمەکانی دوور دەکەین باش جێژن کەسەیە تو بچێ لای تایبەت بی خەڵکەبی لە جێژنان بچێ لای بەرێ نەخۆش بی تایبەت هەموو دەچوومەکردی بەرێ دەچێکن نەخۆش بەرێ نەخۆش بێ چەند گرینگە ئەمە ئەو جێژنانە لە مارێ دانە نیشین زیاتر بچینەکە خەرچی دانیشتنی ناوێ جێژنەی جێژنە دانیشتنی ئەوەندی پێت بکرێت سەر لە خزم و زیران و برادران بدەیت جێژنە لەوەیە ئەگەر کابراەک بدەزانی ڕچی لێت دەبێت تۆ بچێکنی خەرداریکەوە بچێکنی دری خۆمان سافکەی ساب کە دەبی درس کابراگەر ئیسلام بی ڕووی لە خوای دەبی دری سابی نابی هیچ عقدێکی لە دری گەردەنی خەرچی ئازاب بکە هەموو شتێکی دەبی بکات ئەدیوانە کە پاریان هەیە پێویستە لە سەریان کە قوربانی بکەن پاران هەیە وەڵای ئەو جاوە خۆ زەمیر و قوربانی هەموو سارە ئەساسە ئیسان ئەگە هەی بە قوربانی بکات بەرێ وەڵا کاتەکە دەبینی خەڵک قوربانی دەکات چەند تو درت خۆش دەبی وەڵا تەبان چار فەقیر خێری لێ دەبینی گۆشتەکەی دەخوانی تی 2 کیلۆ گۆشتی بکرد دەکرد کەواتە ئەدی و مارانەیەک فەقیرن چەند گرینگە خەڵک سەردانیان کەوەبی لەسەر جیرانی وازبە کە جیرانێک فەقیرێکی دەبی بچی یارمەتی بدا و سەردانی بکات ئەگە ئیمکان دەچێت یارمەتی بدات باشانگۆ پێشتری جێژنتان کو دەکرد پێشتر قەدیم لە گوندان هەموو عالم شوی دەکرد هەموو دەچوو لە دیوەخان هەموو پێکڕە شوی دەخوارد ئەوی ساوار بوو ئەوی بڕژ بوو ئەو برز هەر کەس شوی خۆی دەبر پێکڕە دایان خوارد هەستەسان جێژنان نەدەکرد ئەو زار کەس لۆمارێ دەچەوە هەر کەس شوی خۆی دەینا قەدیم ئەوها بوو ئەوی تو دەخوارە توی دەخوارەوە سەردانەکەش لە دیوەخانی زەلامەکان هەموو یەکدیان دەیدیت و ئەو جاگەر کاوەراشن خۆش بە 4 5 پێکڕە دەچوونەکرد سەردانیان دەکردەوە
زۆر باشە ئێستا مندارەکان دێنە لات خردە بنەوە بەێ هەلەگەر من هەلەگەر خۆم ئەمدارەکە هەموو پێکەوە خردە بن و چەندرت خۆش دەبیتن طبعا کابرا ئەگەر ئیمکانیەتی هەبی ئەگەر مندارەکانی سەری لێنە بەتەنێ ناژیتن ناژی ئەمە لەساگە هێوارەشی چار مندارمەکە نەبی درم پێتون دەبی گەماڵم دەخۆم جەژنانە دەکەم نانی دەخۆین و ئیدی سەردانی داوک و باب و وزم و کەس کارەکانی خۆ دەکەن والله دڵم زۆر خۆشە ڕۆژەکی پیرۆز و مبارەکە دڵمان خۆشە ڕێوەوە دڵمان خۆشە هەدەتوا کرد جیرانیانش واجبە واجبە دەبی بچین ڕۆژانی جەژن چۆن بەڕێ دەکەین بەیانەکەی دەچم بۆ مزگەوت بۆ نوێژکردن دوای دێنەوە پاش نان خواردن ڕۆژ یەکەم پێشوازی لە میوانەکان دەکەین بە حکمەوەی ئەمە مارە گەورەینە ڕۆژانی تر سەردانی خزم و کەس و ئەوانە دەکەین خزم و کەس و ئەو برادرانی زۆر نزیکن کە دەچێ مزگەوت پاش وتاری هەینی پاش نوێژ دۆقە لەگەڵ مسلمانان دەکەی چەند تایبەتمەندی خۆیە چەند دڵت پێ خۆشە زۆریش زیاتر ئەگەر کە جێژان دەکەی محەبەت و خۆشەویستی زیاتر دەبیتن بڵێ زۆر باش کە گەڕایەوە ئێوە ماڵی گەوران خەڵک زۆر سەردانتان دەکات خزمە نزیکان بڵێ خزمە نزیکان جیرانەکانیش ئەی ئێوە چەندێک سەردانی جیرانەکانی خۆتان بزەوت بە هەمان شێویوان دەچێن بڵێ زۆر باش ئەدی خزمەکانی دیکەتان چەندێک دەچێن بۆ ئەوی لە ماڵەوە دانەنیشن پێوەدی کۆمەڵایەتیتان بەهێز بێ چەندە دەچێن لای خزمەکانی خۆتان دۆستەکان ئەو خزمانەی کەوا سەردانمە دەکەم سەردانیان دەکەین ئەدی ئەوی سەردانتان نەکەن ئەخر ئەوها باشترات و کەسێک ئەگەر جارێک 2000 3000 سەردان کرد سەردانی نەکرد دیارە عەز ناکە سەردانی بکەی ناچێ لای ئەوها باشترە باشە لە جەژندا گەردەنی هەموو خەڵک ئازاد دەکەین بڵێ هەمویان بڵێ جەژن و قوربان جەژنی مسلمانانە جەژنی عەز و عاجیانە جەژنی قوربان جەژنی واتە جەژنی مسلمانەتی معنی ئاش بوونەوە پێکهاتنەوە معنی عیبادەتکردن ڕاستی لە ڕۆژەکانی جەژندا کە دەچیە مزگەوت بە درەچی پاکەوە بە درەچ خاوێن و دەچیە مزگەوت تاعات عیبادەتی خوای دەکەی نوێژی جەژنانە دەکەی کە دێوە مارێ جەژنانە لەگە منداڵان دەکەی خزم و کەس و کارەکان سەردانەکان سەردانیان دەکەی ئەوەیە لە مزگەوت کاتێککە تۆقە لەگەڵ هەموو مسلمانان دەکەی چەند درت خۆش دەبێت طبعاان درت خۆشتر دەبی زیاتر بەبرەوەی جەژنەکەەوە دەکە درت خۆشکاتن دوایە کە دەگەڕێەوە بۆ ماڵ لەگەڵ ماڵ و منداڵی خۆت لەگە ماڵم دەرخم جەژنانە دەکەم نانی دەخۆین و ئیدی سەردانی داوک و باب و وزم و کەس کارەکانی خۆ دەکەی زۆر باشە ئەو خزمانێک کە سەردانیان دەکەی چەند دریان بە تو هاتنی تو خۆش دەبی چەند دریان بە چوونی تو خۆش دەبیت بەخوای بەنسبەت جەژن هات و چوو میێوانی ئێستاوەکی جارە نمای بەخۆ دەزانی بێڕامیە بەڕبەوەی جەژن ئەتوەگە هات سەردانی یەکەکەت کابرانە هاتووەکنت تامی چ دەبینێت تام لەو میێوەنداری ناکەی بەڕاستی وایە هوەر ئەوەیە کە سەردانی نەکردێت و بڕۆی من دەچم هەموو دەچم بەس شەرتە ئەویش بێتەوە هەندێک دابوونەریت هەیە لە جەژن چەند گرینگە خەڵک وازی لێ بینی بە تایبەتی چونە سەر قەبران یەکەم ڕۆژ بەخوای چونە سەر قەبرانی خۆشەر نییە تو هەر جەژنیان بچی یان حالفان بچی ڕاستی ئێستامە بەخۆمان پێشەمان جمعان جاری وا دەچین شەر نیە لە ڕۆژی حالفێنیان ڕۆژی جەژنان بچی بە من جایز نیە ڕۆژی جەژن سەردانی سەر مردیان ئەی ئەوانەی کە خوا پێداون چەند گرینگە قوربانی بکەن و با بڵێم کاتێک کە قوربانیش دەکەن کە گۆشت لە بۆ ماڵە هەژاران دەبن چەند دڵیان پێخۆش دەبێت طبعاان ئەوانەی کە خێری دەکەن دەبی چاویان لە فەقیرەکان بی بزانە چیە فەقیرە چیە مستاق دوای خێرە تو دەکەی نەری نادەمەوەی دەدەمەوەی وە هەمووی وەچێکە کە تو خێرەکەت کرد بە درۆ دەیکەی دەبی تەوزەیەکە هەموو بە یەکسان وەچیەک تەمانی قوربانی پێی بە قورعان ئەم لەگەرە دەستم بی با ئیشاڵە ئیشاڵە ئەگەرە دەستم بی گەرە دەچین بەبیەوە شکرانی خوای دەکەی واگەیشتینەوە ژێژنەی چەند درت خۆشە والله دڵم زۆر خۆشە ڕۆژەکی پیرۆز و مبارەکە جێجێ قوربانی پیرۆزە لە ئومەتی محەممەدی پیرۆز بە یاڕەبی خوایە دڵمان خۆشە ڕێوەڵە دڵمان خۆشە حەمدلە زۆر باشە لەو ڕۆژانەی جێژن چەندێک ئەتو سەردانی خەرچی دەکەی ناکەین دەبی بکەین مەدەبی بکەین ضروریە دەبی بکەینە دا بە خوشکمانە برامانە ئەلکو دەبی بکەین تەلەفۆنیانەوە دەکەی دەسێکنیە وڵی دوور بی تەلەفۆنی دەکەم ئەی نزیب دەسوەکن دەسێکنی ئەریوە ئەدی و جیرانانە ئەدەسوە کرد جیرانانش
واجب 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 دبي بتين ئەدیوانەی لە مارێ دادەنیشن ناسنەکەن جیران نابي نا دبي سيري رحمة كار بيني ميم سيري رحمة ميم سيري رحمة أري والله زۆر باشە ئەی لە مارێ کو خۆتان ئامادەکردی چیتان کردیان والله همو سبحان عام خمان ما ذكرني أري والله ناومان پاکردنەوە شتیش عازر دەکەن ربي أمانتي خايبي هذا رحمة لذاك وباب بهالشي بيخوري خوم يا ربي خوايا قلب الصاغبي يا ربي لقوا أمتي يا محمد جوعي كان بيخوري خوم قربان الدم دكال عن خلف سردان دكا بيشتري على مالك شنو دش بالناس يبون الناس من دارن دينا وجيجنان هم خلبنا ولا بعرف ڕانی جەژن چۆن بەڕێ دەکەن ڕۆژانی جێژنیان چۆن بەڕێ دەکەین هەر جێژنانەکردنە و سەردانیکردنی خزم و کەسە سەردانمان دەکەن سەردانیان دەکەین گەردەن ئازاییە مناسبەی جێژنەی شیرناتی خواردنە و چەرە زاتە و هەر ئەوەیە ئەی بۆ نوێژی جەژن لە چێ مزگەوت بۆ نوێژی جەژن ئیشاءڵڵا ئەوە لە هەمووی زەرورترە هەر جەژنەکە بەوەی جێژنە یعنی نوێژی جەژنی سبەینێ زۆر خێرەی گەورەیە بەشداری یەکەن ئیشاءڵڵا پاشان دێنەوە مارە ئیشاءڵڵا شیو لێ بندرێتن بەیانیەکەی عادەتە عادەتەن ئێوە چی ئامادە دەکەن بەخوا هەر برنج و مەرەگە و گۆشت و ئەو شتانەیە بەیانیەکەی ئیشاءڵڵا ویشی لەگەر دێ نابیتن بە بێقەیسی باسی گەردەن ئازادیت کرد چەند گرنگە ینی ئەگەر درمان لە کەسەکی ئێشا ینی ئازارمان لە دەستی دیتێ بەڵام کەم مەجاالەوەی تێدا حەفووی بکەین گەردەن ئازادی یەکشتداوی چەند گرنگە و گەردەن ئازادی بەخوای ئەوە زۆر گرنگە بەس هەشا ینی غەدری گەورەی لێکرایە و هەندێک شتێ لە دری دەرناسی بەس زۆر شتیش دەکرێتن ینی فی سەبیلله لە ڕای خوای شەرت نییە ئەمە چاومان هەر لە تۆرەکردنەوەی بیتن با لە ڕای خوای بیتن گەردەن ئازای وە نیە ئەجەما بینی برایەتیە خزم و کەسە جیرانە برادرە زۆر زەرورە کۆ دەبنەوە زیاتر داکم لەکنە من یعنی هەموو خوشک و برایەکان لەکنەم کۆ دەبینەوە لۆم باسکە کە هەموو دێنەکەنە تو چەند هەستەش خۆشە لەوێ هەموو جێژن بەڕێ دەکەن هەستەکی زۆر خۆشە بەواستەی جێژنش ینی هەمووی لەکنیە خڕ دەبینەوە ئەوە ینی پەیوەندی کۆمەڵایەتی زیاتر پتەوتر لەکنیە خۆشەویستتر بین ئەوە زۆر زەرورە هەموو لە لای داکە ئارێ وەڵا جیرانەکیش ینی لە منتقع شاعیرەکانەوە هەر جەژنە ینی جەژنی پێوە دیارە بەس لە هەندێک منتیقی هەیە دەبینی هەتا سعات و 11 و 12 کابرا دەرکەی ناکاتەوە لە بۆ جێژنانەی بەس لە منتقع شاعیریەکان ئێستا بە زۆری ینی پیاوەکان خڕ دەبنەوە ئافرەتەکان لەگە یەکدری منداڵەکان تێکرد دەبن ئەوە جێژنەی پێوە دیارە وڵاهی جەژن سەرەتا بەخێر بێن جەژن مناسباتێک خۆشەوانەیە کە ساڵان دوو جەژنێ جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە بەڵام جەژن ئێستا هەروەکو و کاکارزانەتی هەر بە سەردانیکردن و نەخۆش سەردانی نەخۆش و ئەوانەیە بەردەوام هەمووشمان لە لای ئەقرەبنویان لای براگەورەکەمیان لای ماری بامیان دێنە لای من ئەم لە بالیسانەوە هاتووم بەڵام بە ناشکری نەبی جەژن وەکو جاران نییە ئێستاش ئێمەش دەتوانین پەیوەندیەکان بەهێزکەین ئەوە خۆ دەڵی سەردانی خەڵکی بکەین ئەو ڕۆژانە بکەینە هەلک ئەوەی لە توانایدا بۆ نە قوربانی بکاتێن کە جژنی قوربانە وڵای زۆر کەسێ لا خۆش بەڵام پێم وت ئێستادا خۆ بەهۆی نەبوونی مەعاش و دواکەوتنی مەعاش و کار و کاسبی ئەوە کە ماگنا لە مجار قوربانی وانە زۆر دەکرا ئێستا و جاران نەمایە بە ناشکرە بە هەر ناخۆشێ سەمداڵ داوا لێ کاکە پارجیکێک شلۆ بکڕی ئەتو نەتوانێت وکوا جەژنوانەیە بەسەدان کەشیە ئەو هەیە بەڵام خۆشمان زۆر ناڕەحەت و نیگەران نەکەین بۆ نمونە تۆ جەژنی ڕەمەزان جلت بۆ منداڵەکانت کڕیوە چی تێدەچی با ئەو جەژنش هەر هەمان جلی لەبەر بیتن احتیادە ئاساییە خۆبا لەبەری بیتن بەڵام ئەو شۆک و مداران پێ خۆش هەر بەوە مەشهورە جەژن و مداران جەژنە ئەو نازانی پارە پێیت نەبابەت ئەوە نییە بەڵام زۆر کەسێ پێین ئێستا ملۆ بازارکرد ناتمێرە لە بالیسانەوە هاتوو ئەو سەردانیانە کە بۆ نەسەردانی دراوسێت دەکەی سەردانی خزمەکان دەکەی چەند دڵیان پێخۆشە وڵی زۆر ئێستایمە لە گوندی تومین لە بالیسان گەڕک هەرم پیاوەکان خرەبنەوە ماڵ پێداڕۆین هەر ماڵە چوشین ئەوش وەگەرمانەکەوی هەر هەموو بێک هەر هەمویان بە جەماعی پێڕون و چەند ڕسم و ڤیددیۆوانە شەکەین
هەلو یادگاروان سی پار پێرارەوە زۆر خۆشە زۆر خۆشە دەم دەمەش لە هەندێک مارە نادەین وەکو دانیشتن ئیسراحەتێک چاخواردنەوەیەک ئەوەیە منداڵی کۆرانش هەر هەموو لە گەرماندایە ئەویش هەرموو لە دوومانە ئەوە دەبتە یادگارێکی گەلە خۆش دەبێت هەر زۆر خۆش نان و ساڵانە ڕسمەوە شتووە بەردەوامێگرن و ڤیدیۆ شووە هەر دەیکە چەندە گرینگە ینی خەڵکی یەکەم ڕۆژ نەستە سەر قەبران و خۆی بەو بابەتەوە سەرقاڵ نەکە زیاتر بابچێتە لای زیندوەکان وەڵا خۆی وایە قسەکەت ڕاستە بەڵام عادەتەن خەڵک ڕۆژ یەکەم فرێدا خەڵک ئێستاما هەیدمان نزیکترین کەسمان مردە بەس نەچمان بەخۆم نەچوومان بەڵام زۆر کەس شیە ئەچی هەر ڕۆژ یەکەم پاش نورۆکەی هەیە عادیتم بەخوای بەیانی کو لە نوێژە هاتی تۆ چووە پێت باش نیە نەخێر پێم باش ئێستا ڕای نەخۆشەکان ب ئەوەی نەخۆش و زیندوەکان بکە ئەو جەبڕ و لای مردوەکان سلام علیکم علیکم السلام ئێستا دەبینەوە لە جەژن بزانم هاتیە بازار خەریکی ئامادەکاری ئەی پێمان بکرێ دەکەی لە قەدەر تااقەتێ خۆمە هەریکو تااقەتت چەند بیدەبیاندی بکرێت چەند ڕۆژەکی کەممان ماوە بگەینە جژنی قوربان با بزانم ناوماڵتان خەیان کردیتەوە ئامادەکاریتان کردیان ئینشاڵا هەموومان کردی چەند گرینگە ئێمە سەردانی خەڵکی بکەین خزمان دۆستانی خۆمان وەڵا زۆر گرنگە و دین و دەلالە سەردانیە و لە خزماتیە و بۆ مانگە منبارەکەی ئەدیکو ئەنگو پێشتی جژنتان کو بەڕێ دەکرد وڵا پێشترێ جەکە ئەڵان خەڵک سەردانی دەکە پێشترێ عالەما لە چینە دەژبت ناسیبە و نەدناسیبە ئەڵان کەس ناچێ خوشک و برایەوە ناستەکەنی خۆتان ئێستا کن زیرانەکانی خۆتان وەڵاکە بڕۆنەوە جژنە جەوەڵە ئەمن دەچم ئەو ناجارێک دو ئەو نێتن ئەمیش دەرێم ئەمنوت ئەو خزمانی لەمێ ئێژە سەردانیت نەکرد وەڵا ئەو خزمانێش دووربی پێم بکرێ دەچم پێم نەکرێ ئەوان جاروەیە دێن ئەمن دەچم ئەو چەند خۆشە چەندرت خۆش دەبی کاتە کە دەچێ لایەن سەردانیان دەکەی ئارێوە خۆشە دی لەو ڕۆژە منبارەکەی خۆش نییە دا حاجی ئەوە جژنی قوربانە چەندرت خۆشە واگەیشتن ئەو جژنش والله درما خۆشە ئیشاڵە جێژ دەچی خۆش بەڕێوە دەچی ئیشاڵە دەبتە خێر و بەرەکەت لە ئەو ملەتەی با بزانم لە ماڵەوە چ ئامادەکاریەکتان کرد والله ئامادەکاری دەکەین ئیشاڵە کەرسەی خواردنەوە شتانەمان کڕیەوە ئەدی ناوماردان نەهینایە بابا ناومارمان خایان کردەوە شتی نوێمان کڕیەوە ئەی بەتەمانە سەردانی ئەو خزمانە ئەو دۆستانە ئادی کووەرێ وڵا سەردانی خزمان دەکەی بکە سار بەرێ وڵا من دارم دێنەوە جێژدان هەموو خردە بنەوە لە مارێ چەندرت خۆشە کاتێک ئەوامدارەکان خردە بنەوە لە کنێ واللهی زۆر ئەمن نەک هەر جێژ دەی هەموو جوعان و پێشەمان شەموان هەم لەکنەوە خردە بنەوە ماشەڵڵا من دارم زۆرن دێنەوە ئەمانیان درێژ یاڕ ئیشاءڵڵا سەلامەت بی لەگەرە توش لە جێژن ئەتو درت بەس شتێکی زۆر خۆشە واللهی بەوەی خۆشەکە یەکتر دەبین و جێژدانە لێک دەکەین و عیبادەت دەکەین و هەندێک دابوونەریت هەیە لە جێژن چەند گرینگە نەمینێ بۆ نمونە خەڵک یەکەم ڕۆژەسە سەر قەبران یان دەوقەکردنی زەروری نییە بچێ سەر قەبران ناوەڵە ئەوە بەسەوەی چ گوتی هەر کەسە بە عادەتی خۆی دەیکە زەرور نییە ناوەڵە زەروری نییە ئادن لەمانێ دوعای خێری لێ بکە و فاتحە و شتی لێ ڕادەوە ئەوەن بەڵێزان و خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان ئامادەکاریی زۆر باشیان کردووە بۆ ئەوەی لە ڕۆژانی جەژن بۆ پەڕی دڵخۆشیەوە ڕۆژەکان بەڕێ بکەن و ئەوانەی کە خواپێداون قوربانی دەکەن و بەشێک لە گۆشتەکەی قوربانیش دەبێت بۆ خەڵکی هەژار بێ خەڵکی هەژاریش چاوی لەوەیە کەوا ئەوانەی کە خواپێداون قوربانی بکەن و هەروە لە بیرمان نەچێ ڕۆژانی جەژن تەنها ئەوە نی ئێمە ئامادەکاری بکەین شیرنی بکڕین و لە ماڵەوە دابنیشین بەڵکو دەبێت ئێمە سەردانی خەڵکی بکەین بچین بۆ لای خزمان و دۆستانی خۆمان بە ئەم چەند ڕۆژە تۆزێک گەرم و گوڕبین هەروەکو کەشەوە هەوایەکەمان چۆن گەرمە بە ئەوە ژێمە تۆزە گەرم و گوڕبین لەگەڵ یەکتری سەردانی یەکتری بکەین ئەوەی کە خزمە ئەوەی دۆستە دەمێکە یەکتریمان نەدیوە وە گردن ئازادی لە یەکتریش بکەین دنیاە لەسەر شتێک ئێمە دڵمان لە یەکتری زویر بۆ دەبێت گردن یەکتری ئازا بکەین بەڵام ئەمانە هەندێک دابوونەریت هەیە لەناو کوردەواری پێویستە وازی لێبینین بە تایبەتی ئەوەی کە خەڵک هەیە لە یەکەم ڕۆژ لە جیاتەوەی سەردانی خەڵکی زیندوو بکە دەچێتە گۆڕستان و هەروە ئەوانەی کە ئامۆزای یەکترن پورزای یەکترن کچوکڕەکان تەوقە لەگەڵ یەکتری دەکەن ئەمە
پێچەوانەی ئاینی پیرۆزی ئیسلامە پێچوانەی شەرع بۆیە دەبێ وازی لێبێنین گرنگجی بدەین بە سەردانیکردن یەکتر و دڵ یەکتری خۆش بکەین و بۆ پەڕی ڕووخۆشیەوە بە خێرهاتنی یەکتری بکەین هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر خۆشی و هەر ئاسوودەی بێ تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ